یاریزانەکەمان واز دیاریکردن هێناوە بەڵێ لەیانەکانی نیو ئۆڵد بۆیس، بۆکا جۆنیۆرز، ڕۆما، ریال مەدرید، ئینتەر میلان، سامیۆل دەستخۆش والتر کاک سامیۆل. مەحموود خاڵەکانی 11-5 واتر سامیۆلی ئەرجەنتینی. پرسیاری دووەم یاریزانی ئێستایە لە تۆتنهام یاری کردووە، کوین پارک ڕێنجەرز، فولهام، ئەیسی میلان، بێنفیکا، جەنەوە، نەسڕی ئیماراتی و شەرجە. عادة عربات دەستخۆش کاک عەلی 12-5 عادل تاڕەبات. عادل عربات میلانەکە بوو. پرسیاری سێم بۆکا جۆنیۆر، ڤالێنسیا، ئەتلەتیکۆ مەدرید، نیو ئۆڵد بۆیس، سیڤیلیا، ئینتەر بانێگا بانێگا دەستخۆش کاک مەحموود 12-6. پرسیاری پێنجەم و کۆتا پرسیار کۆلۆ کۆلۆ ڤیدال دەستخۆش کاک مەحموود خاڵەکان 13-7 بەس بۆ بەرچاوڕوونی بینەرە بایانەکان تەواوکەم کۆلۆ کۆلۆ بایر لیڤەرکوزن. لیڤەرکوزن یۆڤانتس یۆڤانتس بایر مینخ بەرشەلۆنا ئینتەر دوای چەند چۆک فلامینگۆ کۆلۆ 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 دەستخۆش کاک مەحموود خاڵەکان 13-7